ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن پارتی وەکو مغناتیس ڕادەچێت شکە قسەی یعنی قسەی تووڕەیی یان ئەو مەهزە لە سیاسیانەی بڕوا بکەم چەند جاری ترم گوتووە یەکێک بێ مێژووی ئەو پارتیە لە چون جۆڵ و لە سیناریۆ و لە گاڵتەجاریەکانی بنووسی پەرتووکێک دەرەچێت زۆر لەوانەیە عیزنەسینی کۆمیدی تر دەدەچێت وەرە یعنی ئەتو هەر کۆمپیوتەر ئاودی دەکەی ئاوا دەکەیەوە یەک لە دوو یەک نییە بەراعەت لە بەرام بەراعەتیشی سەر شۆڕانە و زەلیلانە کە دەکرێت بەس بە هەمان هەوڵی هێورکردنەوەی شیعە بدرێ بنمونە بەڵام نەک بەو زمانە سەر شۆڕیە نەک بەو زمانێ زەلیلیەی کە خۆیان بە ڕادەیەک بێبەری کرد یعنی بەس ئەتو وەرە لە بەرامبەر کورد لە بەرامبەر هەموو حزبەکان لە مێژووی پارتی لە شاخیەوە بۆ ئێستا وشەی قبولمان نییە زۆرترین وشە لە ناو پارتی بووە قبولمان نییە بەو پەڕی زمانی توندی لەگە خەڵکی کوردستان جوڵایتەوە کەچی لە بەرامبەر ئەو دژان ئەو ئەوانەی کە دەرەقەتیان نایە کورکاکە نەک داگیر کرد کاچی من وەڵڵاهی شیعە هێزێکی بەڵتەچی چەند ترسنۆک و زەلیلن لە هەموو ئاستەکان دێ مەسرور بارزانانی چی باشە وەڵە وەرە پێم برێ مقارنەی ئەوە بکاش ئەو پێ زیندانیە چیان کردبوو لە چاو ئەو بەڵتەچیانە کە ئاوانیە بە کەڵەگایی ئەچنە سەر بە پێلەقەت سەر ڕسمەکەی خۆت و بابت کاچی بەراعەت دەدەن بەراعەت دەدەن بەراعەت هاوڕێیان یعنی دەکرێت زمانشکە هەبی دەکرێت ڕێگای تر هەبی بەس ئەو زمانە زەلیلە بۆ کورد خەنجەریان دای موسعاد نییە لە کەمەرە و لە دەستە لە بۆ هۆشانێ بۆ دوژمنان و بۆ ئەوانەی کە دەرەقەتیشیان نایەن هەموویان خەنجەرەکەی لە پشتۆ دەشاردنەوە من دەمەکە بڕوان بەوەی هەیە لە دنیای سیاست بەگشتی ئەو فەلسفەی نازیەکان هەیە کە یان گوت حەقی ئەو کەسەیە بە هێزە هێزت هەبی جەماوەرت هەبی تا حەدێکی زۆر خەڵک لێت دەکرد کورە وەڵڵای خەڵکێکمانەیە پەیدیشت قەرەباڕغبیرەکەەوە ساویت کەلۆ دەکات ناودەنگت هەبی لەسەر ئەوەی یعنی حەقانیەتەکان نابینیتن بە ئاستی ئەوەی لە دوو قەرەباڕغیە لە دوو هێزە لە دوو میدیایە بەداخەوە پرەنسیب زۆر کەممایە بە هەرحاڵ هاوڕێیان خاڵ جگە لەو زەلیلێک ئێستا ئەمە دێنە سەرێ کە وەکو گوتمان بەلای کەم ئەگەر نایف کوردستانی ڕاوێژکار و بەرپرسەکی دیاری پارتیش نەبی کاندیدە بەڵگە لە دەستەیە بەڵگا و لەگە تیمی ڕێبەر ئەحمەد بووە کە وەڵڵاهی ڕێبەر دوو دۆسیوات هەبی کافیە دژمنت هیچ پێویست نییە کەچی ئەو هەموو بەراعەتە لە لیستی پارتی و لە مەسعود بارزانی کە چۆنی دانەی بە توندی دەکات و هەمووشیان کۆترەکەیان نەدەستە کۆتر بازەکەیان فرێدا کۆترەکە ئەو کۆتریان گرتیەوە سەلام چەند نەرمونیانن ئیکاشی من دەیەک دو ساڵ ئەواش لەگەڵ ئێمەمانان بە کۆترەکەی لۆگۆکەی کۆتری هەر بگرن و بۆ زمانە نەرمونیانە قسە بکەن نەبڕی ئەوەی قبولمان نییە پارتی هەڵوێزی توندی لە بەرامبەر ئەوە دەبی ئەو هەموو زەلیلیە کورە مەسرور وەڵڵاهی ئەمە پۆستێک لەسەر کوڕەکەت دەکەن ریپۆرتمان لێ دەدەین کەچیەوە بە پێلەقەی دەسە ئەوە وێنەکات بۆیە ئەوە شەرمەزاریە ئەکرێت نە ئەوها سازش نا ئەمەش ڕەگەڵداین ئەرێ وڵات بشی ئەباڵ ئەوەشی باڵتەچین هێزەکی گەورەن وە مەترسین وە دەستبردنەوە مەرجەعانە قسەک قرسە ینی بە ویژدان بڵێ بەس کاکە ئەو هەرزەری نامەسعود چاوەکەم ئەو هەرزەری نا خاڵشکە هاوڕێیان ئەو هێرشکردنە سەبارەگاکانی ئەحزاب و لایەنەکان داهێنەری ئەوە ئەتوانی بڵێ لە دوای حوسێن کاملی حوسێن کامل کە سەدام وعدی پێدا و بێتەوە و دوایەوە هوجومیان کرد و وتیان نازانم تۆڵە ئەوەیە ماڵەکەیان سوتاند و ئەوانە وەرە ئەمن ئەوەندەی بەبیرم بێ نۆت دوو یەکەم گروپ یەکەم جار پارتی کە سامی سەرۆکی پارتی سکرتێری پارتی گەل بووم لە دهۆچێ بەرهێلکەوتەماتی یعنی دیاردەی بەڵتەجی ئەو بەڵتەجی بوونە بۆ دیاردا لێیاندا تا کردی مندانی مەکتەبی سیاسی سامی عەبدوڕەحمان هەموومان دەزانین
بەلای کەم ئێستا ئەو وێنانەشمان لایە کە ساڵی 2005 پارتی وە داهێنەری سووتاندنی بارەگاکە، یعنی ئەو داهێنانەی یعنی ئەو ئاگرێ کە 31 ساڵە لە بەڵتەچی بوون دەیچێنی لە بەرامبەر هێزی کوردستانی ئێستا ڕوبەڕووی بەخۆی بوویتەوە لە بەرامبەر شیعەکان، یعنی پیرۆزی ئەو شتەی چاند ئێستا بەخۆی دەیدووریتەوە و بەربوومەکەی دەدورتەوە و ناوێری برێ لەل لە 2005 سوزمی سەبارەگای یەکگرتووی کرد، یەکە چێ شەهیدکردن و پێشی کرد لە 2009 لە گۆڕان و لە یەکگرتوو ئەوانەیدا لە 2010 دەبووە بزانمیان 11 ئەوانە بوو لە یەکێتی بارەگایەکێتی ئاستان لە دهۆک گۆڕانیان ئەوە کرد کۆمەڵ و یەکگرتوو و لە هەموو هەولێر و دهۆچەوەیانێ کرد، یعنی دیارێکی ئەو تەعەن ئەوە بۆ زانی محەممەد سەلیم مزوری زۆری پێ ناخۆشە بەڕوا بکە محەممەد جەنابەت بەڵتەچی 3000 پارتی لە ئاسایشی گشتی لەوانەی کە سایت بەڕێوە دەبن، لەوانەی کە ئەو هەمووچیان دەدێ، لەوانەی هێرش دەکەن، لەوانەی تەجەسوس دەکەن. محەممەد سەری مزوری 3000 بەڵتەچی پارە دەدات. ئەو کەلتورەی داهێنا 2000 وەکو گوتمان لەوە دوای ئەوە لە هەفتەی شوبات چۆن تەقەت لەو خەڵکە کرد. ئەو فازل میرانێتان دید ئەو جەلادە ئێستا کە دەبینێ چ زمانشکەی پێوەیە دوو ئاەت لۆ دەینی وتی دەستەکان دەبڕین ئەوی دەستی هێرش بکاتە سەبارەگاکانمان هێرش بکاتە لە 2011 لە 2015 لە 2017 لە 12 گەنجی کوردیان شەهید کرد لەسەر هێرشکردنە سەر ئەوە ئەسەر ئەو بارەگاکانیان بڕۆن لە ئەو بەهمەنی کاکە عەبدوڵڵایە لەسەر ئەوەی دوو گەنجی لە کەلار شەهید کرد هێرشیان کردە سەبارەگاکانیان لە 2000 لە قەڵاتزێ بوو دیسان دوسێکیان گەنجیان لە 2015 شەهید کرد لە 2011 چتەقەیەکیان کرد هەمووشیان مەکرە کاتی ئێستا ئەو دیاردەیە ڕوبەڕووی خۆی بیتەوە ناژوێری برێ لەل سازش لە دوو سازش دەکات ئەمە لێرە ئەوەمانە دە ساڵێک ئەو گوڵە ئەو زمانە نەرمەی لەگەر شیعە دەکەی لەگەر دوو هاوڵاتی خۆت بکە لەگەر حزبێکی سیاسی باشوور بکە بۆ لە بەرامبەر ئەوەی بە کوردی قسە دەکا ئەو زمانە گوڵەت پێوێ دڕکەت پێوەیە بۆ لە بەرامبەر ئەوەی کە لێت دەدا دەتخاتە ژێر پێڵاوەکان مەسعود و مەسرور ئەو زمانە گوڵە و ئەو کۆترە لە دەستە کاتێکی خۆش.